پێنجلایەنەکە تا ئێستا هەشت کۆبوونەوەیان لەسەر پرسی سەرۆکایەتی ئەنجام داوە، بەڵام ئەو کۆبوونەوانەی کراوە تایبەتن بە هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم و هەڵبژاردننی سەرۆک لە هەڵبژاردننی داهاتوودا، نەک چارەسەرکردنی پرسی کۆتایی هاتنی ویلایەتی بارزانی. بەپێی زانێرەکانی ئەنارتی، پارتی دیموکراتی کوردستان لە دوو کۆبوونەوەی ڕابردوو داوای کردووە کە ئێستا پرسی سەرۆکایەتی چارەسەر بکرێت، بەڵام چوارلایەنەکە ڕەتیان کردوتەوە. سەرۆکی وەفدی یەکێتیش لە کۆبوونەوەی پێنجقۆڵیەکان دەڵێت بۆ بارودۆخی ئێستا پێویستە کە پێنجلایەنەکە بگەنە چارەسەرێک، چونکە ئەو کۆبوونەوانە بۆ ساڵی 2017 نەک ئێستا. ئەو مناقەشەی ئێستا هەمانەیەمە، ئەو مناقەشەی بەڕاستی لەسەر یا هەموارکردنی یاسای سەرۆکایەتی هەرێمە بۆ ساڵی 2017 بۆ ئێستا نییە. ئێستا دەبێ عیلاجیشکە بکەین. ساڵی 2017 چێ دەڵێ لایەنەکان کە خۆیان کاندیدیان دیە. بەپێی ئەو زانیارانەی دەزێنارتی کەوتون لە کۆبنەوەکانی پێنجلایەنەکەدا تا ئێستا باس لە چۆنێتی مانەوەی بارزانی نەکراوە لە پۆستەکەیدا بۆ 2 ساڵی تر. هەروەها فواد حوسێنیش داوای کردووە لە ئێستادا پرسی سەرۆکایەتی چارەسەر بکرێت، بەڵام چوارلایەنەکە ڕەتیان کردوتەوە. ئەندامێکی وەفدی بزوتنەوەی گۆڕانی دەڵێت تا ئێستا پرسی کۆتایی هاتنی ویلایەتەکەی بارزانی بە هەڵپەسێردراوی ماوەتەوە. ئەو چوارلایەنە لەبەر ئەوەی کەشوهەوای گفتوگۆکان تێک نەچێت بۆیە بە فەرمی ئەو پرسیان نەوروژاندووە. ئێستا لەسەر ئەوە ساغ بووینێتەوە کە یەکەم جار پێویستە لەسەر هەموار یاسای سەرۆکایەتی هەرێم و پاکیجەکانی تر لەسەر حکومڕانی و بابەتی دۆسیەی دارایی و ئابووری و کێشە یاساییەکانی پەرلەمانی کوردستان ڕێک بکەوین، ئینجا گفتوگۆ لەسەر کێشەی ویلایەتی سەرۆکی هەرێم دەکەین، کەواتە ئێستا ئەو بابەتە بە هەڵواسرایی ماوەتەوە. ئەندامێکی سەرکردایەتی پارتی باسی لەوە کرد کە پێشنیازی چوارلایەنەکە دەرکەوت کە دروستە سەرۆک لەلایەن خەڵکەوە هەڵبژێردرێت، هەروەها دروستیشە کە لە ناو پەرلەمانەوە هەڵبژێردرێت. دروستەکەوە سەرۆک بەدەسەڵات بێت و بێدەسەڵاتیش بێت. ئەم ئەزمەیە هیچ ئەساسێکی بوو نییە، یعنی ئەمە ئەزمە نییە، دروست کراوە، مفتعەلە. زانی یعنی مەبەستم ڕاستە کراوەتە دوو پاکێج، بەڵام لە دەرەنجام تو سیر بگەی هیچ شتێک مەمنوع نییە. ممنوع نییە تو بڵێ سەرۆک لەناو پەرلەمان هەڵبژێری، ممنوع نییە تو بڵێ سەرۆک لەناو خەڵک هەڵبژێری، ممنوع نییە دەستەڵاتی کاملی هەبیت، ممنوع نییە بێ دەستەڵات بیت. بەپێی وتەی ئەندامانی کۆبنەوە پێنجقۆڵیەکان بێت لە ئێستادا ئەو کۆبنەوانەی دەکرێت بۆ چارەسەرکردنی پرسی سەرۆکایەتی هەرێم نییە، بەڵکو بۆ هەمواری یاساکەیە بۆ ساڵی 2017. ئاخۆ گفتوگۆکان بۆ ئەم بارودۆخەی ئێستا و پرسی سەرۆکایەتی بۆ 2 ساڵی تر چەند کۆبنەوەی تری پێویست بێت. ڕێبوارکاکەی ئەنارتی هەولێر.